لەمە دووە بودجەی هەرێمی کوردستان نەک موچە بودجەی کۆی گشتی بودجەی ینی مانگانەی هەرێمی کوردستان لە کاتی خۆی دێتە هەرێمی کوردستان و کێشەی گەورە نامینی ئومێدوان زۆرە ئەوڕۆ کە سوودانی هاتیتە هەولێر ئەو کێشانە چارەسەر بوو. بەغدا بە دوای بیان و دەگەڕێت بەڵێ بە دوای بیان و دەگەڕێت بەڵام ئێمە دەبێت ژیرتر بین لەوەی کە بیان و بدەینە دەستەوان. هیچ کەس ناتوانی پارەی ناو هەژماری تو ببات ئیلا بە خۆت. ئەوەی کە دراوی عێراقی زەعیف کردیە گەورە سیاسەتمەدارانی عێراقن کە دەستیان هەیە لە مەسەلەی سپیکردنەوەی پارە و تەهریبی دۆلار. لە منتیقەی سلێمانی باس لە تەوتین بکەن نەک لە هەژماری من بە تەسەووری منیش ئەو کێشەیە ئینشاءالله بە تەشکیلی حکوومەت یاریێمی کوردستان چارەسەر دەبێت. دکتۆر دەمەوێت سەرەتا ڕاستەوخۆ بڕۆمەنێ و کڕۆکی بابەتەکەمان لەوە دەست پێ بکەم ئایا بۆچی موچەی مانگیدا نانێت؟ سپاس کاکە نەهرۆ ئەو کاتتان باش هەمولایەک. حقیقەتەن موچەی مانگیدا دووسێ ئیشکال هەبوو لە مەسەلەی موچەی مانگیدا. یەکەکیان مەسەلەی لیستەکە بوو. دیارە ئەو لیستا دایمەن ئەو لیستەی کە دەینێرنە بەغدا دایمەن دوای تەدقیقکردن هەندێک مەشاکلی تێدایە و داوا لە هەرێمی کوردستان دەکەن لە وەزارەتی دارایی کە ئەو کێشانە چارەسەر بکرێن لە لیستەکە. خاڵی دووەم کە لە کێشەی موچەی مانگیدا هەیە ئەو مەبلەغی کە داوا کراوە ینی کۆی مەبلەغەکە دیارە زۆرترە لەوەی کە وەزارەتی دارایی عێراق تەخمینی یان تەقدیری کردبوو پێشتر چونکە ئەوان پێشتر هەندێ لیستی تریان لابووە هیمانگەکانی تر دیارە ئەو مەبلەغە زۆرتر بووە ئەوەش لۆیان بوویتە خاڵێک کە لەسەری ڕابوەستن. خاڵی سێیەم بە حقیقەت هەموو مانگ دائیمەن ئەو مشکلەیە هەبووە ئەویش مشکلەی داهاتە ناوخۆیەکان بووە چونکە ئەوان بە گوێرەی قانونی ئیدارەی مالی داوا دەکەن کە داهاتی ناوخۆی بگەڕێتەوە بەغدا. حکوومەت یاریێمی کوردستان تقریبا تا حەدێک با بڵێن هاوکار بووە لەگەڵیان چەندین مانگ لە حدودی 75 ملیار دیناری تەسلیم کردیە. دیارە ئەوان وا دەزانن کە ئەو مەبلەغە دەبێت گەورەتر بی زۆرتر بیت و مانگانە تەسلیم بکرێت. ئەو سێ کێشەیە حقیقەتەن تا ئێستا بوونە مشکلە لە بەردەم ناردنی موچەی مانگیدا و ئینشاءالله ئومێدوان زۆرە ئەوڕۆ کە سوودانی هاتیتە هەولێر ئەو کێشانە چارەسەر ببن. دکتۆر ئێستا ئێمە لە نێو مانگی 11 تاکو ئێستا موچەی مانگیدا نەهاتووە ئایا چ گرنتیەک هەیە موچەی مانگی 11 و 12 ئەم ساڵ نافەوتێت؟ بە حقیقەت هیچ گرنتێک نییە بەڵام گرنتی ئەوەیە کە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان بەیەکەوە متابعەی ئیشوکارەکانی خۆیان بکەن کە پێیان سپێردرایە. ئیشوکاری ڕئیسی ئەوانیش ئێستا حالیەن مەسەلەی موچەیە لەگەڵ بەغدا. پێویستە بە ئیستیمرار متابعەی ئیشەکەی خۆیان بکەن پێویستە کە لیستەکانیان پاک بکەنەوە و لە پێش 15 مانگ هەر مانگێک بینێرن لەوەی ئەگەر بەغداش مەسەلەن ملاحەزاتی هەبوو کاتێک کە دێتەوە چاک بکرێ و بەبەڕ ڕابگەن ینی لە خلالی فترە پێویست بەوە دەکا کە ئەگەر تەخسیساتیان لە موچە خەلاس بووە لە بەغدا بە گوێرەی هەندێک زانیاری کە لە بەغداوە دێت داوا بکەن کە مناقەلە بکرێت لە فەسڵەکانی تری موازنە لۆ فەسڵی یەکەم لۆی ئەوەش نەبیتە کێشە و بتوان بە ئیستیمرار ئەگەر بە ئیستیمرار متابعەی ئەو خاڵانە بکەن کەمە باسمان کرد ئینشاءالله کێشە نابیت. مانگی 12 ممکنە تۆزێک کێشەکە زیاتر ببیت لەبەرەوەی عادەتەن لە 25/12 عێراق حساباتی خۆی غەلق دەکات. لۆیە پێویستە کە برادەرانی ئێمە پێ زۆر 5/12 زۆر بە زوویی لیستەکان لە دەی مانگەوە لیستەکە بنێرن متابعەی ڕۆژانەی بکەن لەگەڵ بەغدا وەگەر زانیان تاخیر دەوی داوا لە حکوومەتی بەغدا بکەن موچەی مانگی 12 بە تەواوی بکرێتە ئەمانات لۆی نەفەوتێ بکرێتە ئەمانات هەتا ئەگەر چوینە ساڵی 2023 چونکە بوویتە ئەمانات سەرف دەکرێت بەڵام ئەگەر نەبیتە ئەمانات و چوینە مانگی 2023 دەفەوتێ. لۆیە پێویست بەوە دەکات بە حقیقەت وەزارەتی دارایی خۆمان زۆر بە ژیرانە ئێستا تەعامل لەگەڵ ئەو یەک دوو مانگەی بکا کەمایە و بە ئیستیمراریش متابعەی ئیشوکارەکانی خۆیان بکەن لە بەغدا. باش دکتۆر بیرمان ساڵی ڕابردوو موچەی یەک دوو مانگی کۆتایی فەوت
ونەدرا ئایا ئەم ساڵیش تووشی هەمان کێشە دەبینەوە لە ڕاستیدا؟ ئەگەر متابعی ئیش و کارەکانی خۆمان نەکەین، ئەگەر کێشەکانمان زۆر بە زوویی لەگەڵ بەغدا چارەسەر نەکەین بینی هەردوو وەزارەتی دارایی تەمان قەزدم، بەڵێ ممکنە مشکلێک ڕووبدای مانجی 12، بەڵام ئینشاءالله ئومێدمان زۆرە کە ڕوونەدا، ئومێدمان زۆرە کە برادەرانی ئێمە دەرسیان لە ڕابردوو وەرگرتبی و زیرەکانەتر معاملە لەگەڵ ئەو مەوزوع بکەن. باش دکتۆر، دادگای فیدراڵی عێراق، حکوومەتی عێراقی فیدراڵ و وەزارەتی دارایی عێراقی ڕاستباردووە کە دەبێت پابەند بن لە وادەی دیاریکراوی خۆیدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرن. پێت وایە ئەو لایەنانە بە تەواوی پابەندی ئەم بڕیارە دەبن وەکو چاودێ لەنیان؟ طبعا خۆی لە ناحەی قانونی بەڵێ دەبی یعنی پابند بن بۆ بڕیارانە، چونکە بڕیاری محکمەی ئیتحادی قەتعیەوە دەبێ هەموو لایەک پابندن پێیەوە. بەڵام ممکنە حکوومەتی عێراق بە هەندێک بیانوو ببینیتەوە لە ضمنی قەرارەکەی دادگای فیدرالی و مەشاکل لۆ یان گرفت لۆ هەرێمی کوردستان دروست بکات، دەتوانن ئەگەر بیانەوێ لە ضمنی ئەو قەرارەش دەتوانن گرفت دروست بکەن. بەڵام برادرانی ئێمە هەروەکو باسم کرد دەبی ژیرانەتر معاملە لەگەر ئەو مەوزوع بکەن، دەبێ متابعی ئیش و کارەکانی خۆیان بکەن لە بەغدا لۆی بە زووترین کات ئەو کێشەیە کۆتایی بێت. دەبوایە زووتر کۆتایی بێت، بەڵام بەداخەوە هەمومان جێ تکرار دەبیتەوە، دیارە کێشە هەیە، دیارە گرفت هەیە. ئومێدمان زۆرە کە برادرانی ئێمە ئیستیفادە لەو قسانەی ئێمەش بکەن لۆی بتوانن لەگەڵ بەغدا بگەنە ڕێککەوتنێک لەسەر لیستەکانیان لەسەر هەندێک خاڵی ناکۆکرەوەی موچەی خەڵک نەفەوتێت. باش دکتۆر، لە دوای بریارەکەی دادگای فیدراڵی عێراق، حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ڕێککەوتن لەسەر ئەوەی لە وادەی دیاریکراوی خۆیدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرن. بەڵام تاکو ئێستا کە لیستە ڕەوانی بەغدا دەکرێت، بەغدا دەڵێت کەم و کوڕی هەیە وردی و یەکەم پێدا دەچمەوە. لە بەرامبەردا وەزارەتی دارایی هەرێمی کوردستانیش دەڵێت ئەمانە پیانون. قسەی تۆ چییە لەو بارەیەوە؟ لە ڕاستیدا چ زانیاریەکت هەیە بۆ بینەرانی خۆیتەوە؟ نا تەماشای ئەمە ناتوانین بڵین ئەوانە بیانون، ڕاستە ئەوان بە دوای بیان و دەگەڕێن، بەڵام ئەوانە بیانو هەندێکیان بیانونین و هەندێکیان بیانون. ئەوەڵەن ئێمە نابێ مەجال بدەینەوەن بیانومان پێ بگرن، ئەمە دەزانین ئەوان چیان دەوێت، پێویستە بە جۆرەی ئەوە لیستەکانمان ئامادە بکەین، چونکە گەر بیانوو وایە هەموو جارێک کە لیست دەگەڕێتەوە لیستەکە تعدیل نەدەکرایەوە. ئەزانی لۆیە ئەوان کە داوای تعدیلی لیست دەکەن، وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بە زووترین کات لیستەکان پێویستە تعدیل بکاتەوە بە جۆرەی ئەو داواکاری کە ئەوان هەیەە لۆ ئەوەی کە مشکلەکە چارەسەر ببی. بەڵام بەغدا بە دوای بیان و دەگەڕێت، بەڵێ بە دوای بیان و دەگەڕێت، بەڵام ئێمە دەبێت ژیرتر بین لەوەی کە بیان و بدەینە دەستەوان. لە ساڵی داهاتوو واتە لە ساڵی 2025 پێت وایە موچەخۆرانی هەرێمی کوردستان تووشی هەمان کێشە دەبنەوە لەڕووی دواکەوتنی موچەکانیان لەلایەن حکوومەتی فیدراڵ و وەزارەتی دارایی عێراقەوە؟ ئەگەر وەزعەکە بەو شکلەیە بیت کە ئێستا هەیە، بەڵێ یعنی ئێستا خۆمان دەبینین وەزعەکە چۆنە، بەڵام ئەگەر هاتوو نیەت پاچی لە هەردوو لاوە هەبوو و ئەگەر هاتوو حکوومەتێکی بەهێز لە هەرێمی کوردستان دامەزرا و ئەگەر هاتوو خەڵکی زیاتر لەوانەی کە هەنە شارەزاتر ئیش و کارەکانی خاسەتەن دارایی بەڕێوە بن، بە تەسەووری من نەخێر ئەو کێشانە چارەسەر دەبن، کێشەکان گەورە نین. بەڵام تا ئێستا بەداخەوە برادەران دیارە ڕێگای چارەسەریان نەدۆزیتەوە، زۆر ئاسان کێشەکان و دەکرێت چارەسەر بکرێن. عوبێدمان زۆرە کە لە هەرێمی کوردستان حکوومەتێکی بەهێزدا بمەزرێ لەوەی بتوانی هەموو ئەو کێشانە لەگەڵ بەغدا چارەسەر بکەن. دکتۆر، پێتان وایە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەوێتە سەر سکەی ڕاستی خۆی، چیتر نابێت بە هەواڵی ڕاگەیاندنەکە. تۆ چ پێشبینی دەکەی؟ پێت وایە چ کاتێک یاخود لە چ دۆخێکدا ئەم پرسە بە تەواوی چارەسەر دەبێت و تر لە ڕاگەیاندنەکان نابیستی کە موچە دابەش دەکرێت، وەکو فەرمانبەران ڕاستەوخۆ دەڕۆن لە شوێنی خۆیان موچە خۆیان وەردەگرن؟ زانی ئەوە دوو ڕێگامانەیە. ڕێگای یەکەم تەبان ئەوەیە کە ئێمە دەبێت لەگەڵ بەغدا دانیشین لەسەر مێزێکی گفتوگۆ
ونەینەوە تا دەگەینە ڕێککەوتن نەینەوە ئەتو ست دەوێ ئەمن چم دەوێ کامەیان بە قانون حەقی تووە و کامەیان بە قانون و دەستور حەقی منە ئەزانی دەبێت بگەنە لێک تێگەیشتنیی نهایی و مەحزەرەکە بی مەحزەرەکە هەموو لایەک تەوقیع بکەن لەوەی پابند بن پێیەوە لەمە دوایشی لەسەر بکەن ئەگەر وا بکرێ بە تەسەووری من حەل دەبی خاڵی دووەم خۆشبەختانە لەو نزیکانەی کە ینی لە چەند ڕۆژی ڕابردوو حکوومەتی عێراق مادەی 12 بڕگەی 2 و لە بڕگەی 2 بڕگەی جیمی تعدیل کردیتەوە وەکو مەشروعی قەرار کەوەی مرتبطە بە نەوتی هەرێمی کوردستان وقرارە لەو یەک دوو ڕۆژانە بینێرنە پەرلەمان لەوەی پەرلەمان مسادقەی لەسەر بکات و کە دەبێت پەرلەمان مسادقەی لەسەر بکالەوەی قانونەکە تعدیل ببی ئەگەر لەسەر ئەو مەوزوعە گەیشتنە یەک ئەو وەختە بە تەسەووری من هەموو کێشەکان چارەسەر دەبن لەمە دوا بودجەی هەرێمی کوردستان نەک موچە بودجەی کۆی گشتی بودجەی ینی مانگانەی هەرێمی کوردستان لە کاتی خۆی دێتە هەرێمی کوردستان و کێشەی گەورە نامینی بەڵام ئەو کێشەی کە ئێستا هەیە زیاتر لەسەر مەسەلەی نەوتە لەسەر مەسەلەی داهاتە ناوخۆیەکانە لەسەر مەسەلەی لیست و لیستکاریە بەڵام ئەو کات ئەگەر بودجەی هەرێم بە کاملی هات هەرێمی کوردستان بە تەسەووری منی تر پێویست بەوە ناکا کاتوە هەمومانجی بڵێ وەڵا فلان ڕۆژ کاتی تەوزیعکردنی موچەیەوە هەر نیشتی وا لە هەموو دنیاە بەس بەداخەوە لە وڵاتی ئێمە پەیدا بووە لەبەر ئەو کێشانەی کە ئێستا هەن دکتۆر دەزانم بپرسێمە سەر بابەتێکی تر ئەیش مۆزوعی هەشماری منە لە هەولێر و لە دهۆک دەنگێکی پەسەند هەیە لەسەر پرس و بابەتی هەشماری من بەڵام لە سلێمانی دەتوانم بڵێ دەنگێکی ناپەسەند لەسەر پرۆژەی هەشماری من هەیە قسەی ئێوە لەسەر ئەم پرۆژەیە ئەزانی قسەی من پێشتر شتێک بوو ئێستا دوای تعدیلی یان دوای ڕوونکردنەوەکەی سەرۆکی محکەمەی ئیتیحادی شتێکی ترە تەماشای کاتی خۆی کە قەراری محکەمەی ئیتیحادی دەرچوو باسی لە تەوتین کرد و باسی لەوە کرد کە دەبێت تەوتین لەو بانکە فیدراالیان نەبکرێت کە لە دەرەوەی هەرێمی کوردستان کەواتە ئەو کات دەبوایە تەوتین بکرێت نەک هەژماری من زانیت ینی هەژماری من بە دەردی قەراری محکەمەی ئیتیحادی نەدەخوارد بەڵام دواتر حکوومەتی هەرێمی کوردستان اعترازی کرد اعترازەکەی دایە محکەمەی ئیتیحادی سەرۆکی محکەمەی ئیتیحادی ڕوونکردنەوەیەکی دەرکرد لە ڕوونکردنەوەکەی دەڵێ مانع نییە ئەگەر بانکە ئەهلیەکانی هەرێمی کوردستانیش داخلی تەوتین ببن بە ئەو بانکانەی کە معتەمەدن لەلایەن وەزارەتی لەلایەن بانکی مرکزی عێراقیەوە بزانە ئەوە کێشەکەی چارەسەر کرد ئێستا گۆڕا معادلەکە کەواتە ئێستا هەژماری من دەخوات ئێستا هەژماری من و تەوتین بۆ یەک هەمان معنای هەیە هیچ فەرق نییە ئێستا دوای ئەو ڕوونکردنەوەیە تەبان لە بینی تەوتین و لە بینی هەژماری من کەواتە ئەتوو هیچ کێشەیەک نییە لۆ هەژماری من پێویست بوو کە هەژماری من جێبەجێ بکرێت بەڵام مزایدەی سیاسی وای کرد کە لە منتیقەی سلێمانی باس لە تەوتین بکەن نەک لە هەژماری من بە تەسەووری منیش ئەو کێشەیە ئینشاءالله بە تەشکیلی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر دەبێت چ شتێک وا لە موچەخۆر دەکات تاکو پرۆژەی هەژماری من قبول نەکات یاخود پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەمەوە کەسێکی پسپۆڕ ئەگەر پێم بڵێ سوودی هەژماری من چییە و ئایا زیانی هەیە نا ئەوەلەن هەژماری من هیچ زیانەشی نییە چاوت لێوی ئەو بە نسبەت زیان چکە هەژماری من تەوتینە یعنی هەژماری من چییە ئەتوو وەکو کارمەندەك دەچێ هەر بانکەک حسابك دەکەیەوە لەوەی معاشەکەت بیستە ئەو حسابە و دواتر لە ڕێگای ڤیزە کارتەکەت پارەکەت سەرف دەکەی زانیت تەوتینیش هەمان معنای هەیە هیچ فەرقێک نییە و هیچ کێشەیەک نییە لە مەسەلەی هەژماری من وەگەر خەڵکە کواتێکی درایە کە هەژماری من کێشەی هەیە لەبەرەوەی سبەی ڕۆژی حکوومەت پارەی کارەبا و پارەی ئاو نازانم چ تێ دەبڕی مباشەرەتەن حەزەکەم یەکشت بزانی بە قانون هیچ کەس ناتوانی دەست لە هەژماری تو بدات ئللا خۆت نەبی هیچ کەس ناتوانی پارەی ناو هەژماری تو ببات ئللا بە خۆت موافقەی لەسەر بکەی لۆیە هەژماری من ئەمانە ئێستا هیچ مشکلەی نیە بەڵام مشکلەکە لە چێیە
لەبەر ئەوەی پێشتر خەڵکی لە هەرێمی کوردستان تەعاملیان لەگەر بانکەکان نەبووە وەسیقە نەبووە لە بینی هاوڵاتی و لە بینی بانک ئەوە وای کردیە کە خەڵک بە ئیتیزاهی بانکە حکومیەکان زیاتر بڕوات ئەزانی ئەوە یەکیان. خاڵی دووەم فەرمانبەر بیر لەوە دەکاتەوە کە گەر هات و تەوتین بکات نەک هەژماری من ینی بە تەوتین بچیتە ناو بەڵام ئێستا هەژماری منیش دەتوانی بانکی ڕەشید و ڕافیدەین بینی تا هەرێمی کوردستان و وەداخیلی هەژماری من بنچاوت لێبی مۆزەف دەڵێ ئەمن ئەگەر لە بانکێکی ئەهلی بم زۆر شت هەیە لێی ئیستیفادە ناکەم وەکو ئەو سولفانەی کە دەدرێ زانی سولفەی ژنهێنانە سولفەی ئۆتۆمبیل کڕینە سولفەی خان و کڕینە ئەوانە لە بانکە ئەهلیەکان نییە بەڵام لە بانکە حکومیەکان هەیە دەڵێ ئەمن مستەفید دەبم ئەگەر حسابم لە بانکێکی حکومی فیدرالی بکەمەوە مستەفید دەبم لەو سولفانە زانی ئەو دوو خاڵەیە فقط فەرق ینی خاڵە کەسیقە نییە زۆر لەلایەن هاوڵاتیەوە ها بە بانکە ئەهلیەکان وە خاڵی دووەمیش ئەو سولفانە تا ئێستا لە بانکە ئەهلیەکان نییە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانی خاڵی دووەمیش چارەسەر بکات بۆی کەوە دیعەیەک دابنێت لەو بانکە ئەهلیانە و محاولە بکەن کە ئەو بانکە ئەهلیانەش وەکو بانکە حکومیەکان سولفە بدەنە فەرمانبەرانی حکوومەت. دکتۆر باوە کۆتا پرس و باس و خواست بێت لەگەڵی باس بکەم لەو گفتوگۆیەدا ئەویش پرسی دۆلارە قسەتان سەرەسەرەوە بۆچی تاکو ئێستا ینی دۆلار نەگەڕاوەتەوە ئاستی ئاسایی خۆی بەرامبەر دیناری عێراقی کەی دۆلار دەگەڕێتەوە ئاستە ڕاستەقینەی خۆی و هاوڵاتیان ڕاستەوخۆ سوودمان بکەن. مەسەلەی دۆلار سیرکە هیچ جانبەکی علمی تێدا نییە هیچ ئەساسێکی علمی نییە چونکە ئەساسی علمی ئەوەیە کە گەر هەر وڵاتێک اقتصادەکەی خراپبی ئەوە پارەکەی دادەبەزیت بەرامبەر بە عوملاتی ئەجنەبی ئەگەر اقتصادی خراپی ئەگەر ئیراداتی نەبی و ئەگەر احتیاطاتی بەنکی مەرکەزی کەم بیت. لە عێراق بەعکسەوە احتیاطاتی بەنکی مەرکەزی زیاد لە پێویستە زۆر زیاترە لەوەی کە پێویستە وەزعی اقتصادی لە عێراق باشە ئیراداتی عێراق باشە کەواتە مەفروزە عملەی عێراقی بەهێز ببی بەرامبەر بە دراوە بیانیەکان نەزانی بەڵام ئەوە نییە لۆ ئەوە نییە لەبەر ئەوەی گەورە سیاسیەکان لە عێراق دەستیان هەیە لە مەسلەی سپیکردنەوەی پارە و تەهریبی دۆلار و ئەگەر حکوومەتی عێراق نەتوانی مەسلەی پارە سپیکردنەوە و تەهریبی دۆلار حەدە چیلۆ دابنێت ئەو مۆزوعە بەردەوام دەبیت و دراوی عێراقی ناگاتەوە سەر ئەو سعرەی کەلۆی دانرایە لە بانکی مەرکەزی. دکتۆر کۆمەڵی دەنگۆ هەیە بەشێک لە سەرمایەداران و بازرگانان بە ئاقەست یاری بە دۆلار دەکەن لە بەرژەوەندی خۆیان قسەی تۆزیان ناتەوان مەسەلەی یاریکردن بە بازار لە هەموو دنیا هەیە بەڵام یاریکردن بە بازار ناتوانانی تا ئەو حەدە دراوی عێراقی زەعیف بکاتە زانی ئەوەی کە دراوی عێراقی زەعیف کردیە گەورە سیاسەتمەدارانی عێراقن کە دەستیان هەیە لە مەسەلەی سپیکردنەوەی پارە و تەهریبی دۆلار تا تەهریبی دۆلار ڕانەوەستی ئەو وەزع بەردەوام دەبێت. مەکەسیە بەهای دیناری عێراقی زیاتر بیای بەهایەکەی کەم بێتەوە لە 100 دۆلار نا یعنی ئەمە دایمەن گۆتیتمان لە باوەڕ مەکە لە 150 کەمتر ببی ینی ئەوە سعرەکە ینی ئەوە با بڵێن 100 دۆلار مقابلی 150,000 تقریبا ئێستا لەوە بەرزتر نابیتەوە دۆلار یان دینار ئەوەندە نایێتە خوارێ بەڵام ممکنە سعری دیناری عێراقی بە هەندێ ئیسلاحاتی اقتصادی بەسەرکەویتەوە کە بەداخەوە ئەوە مەسئولیەتی بانکی مەرکەزی عێراقیە چونکە سیاسەی مالی مەسئولیەتی وەزارەتی دارایی عێراقە و سیاسەی نەقدی مەسئولیەتی بانکی مەرکەزی عێراقە. بانکی مەرکەزی عێراق نەیتوانیوە سیاساتی نەقدی بەو شکلی کە پێویستە بەڕێوەی بات خۆیان دەستیان هەیە لە زۆر شتی خراپ لۆی ئەوە بوویتە باعیسی ئەوەی کە نرخی دیناری عێراقی دابەزی بەرامبەر دراوی ئەجنەبی.